قساکەین لەسەر مەساجکردنی منداڵان و سەرکۆ من بیستمە ئەڵەن لە هەندێک لە وڵاتان بۆ نمونە وەک هەندستان زۆر گرنگی ئەدەن بەوەی کە منداڵان مەساجیان بۆ بکەن چونکە لایەن وایە بۆ نمونە مەساجکردن گەشەی منداڵ زیاتر ئەکا. واژ نییە تایبەت بێت بە چین و توێژێکی تایبەت و بۆ نمونە تەنیا دەوڵەمەنەکان بتوانن سوود لەم بابەتە ببینن. زۆرێک لە چین و توێژەکان مەساجەکەن بۆ منداڵەکانیان و ئەمە وا ئەکات کە کاریگەری باش بەجێ بهێڵە. ئەم کاریگەریانە بەڕاستی کامانن. ئایا ئەگەر منداڵەکەت کێشەی گەشەی هەیە یاخود کۆمەڵە کێشەی دیکە هەیە تۆ ئەتوانیت بە مەساج کێشەکانی چارەسەر بکەیت. ئەمە بابەتێکە ئەمانەوێت لە بەشی کۆتای بەرنامەکەمە زیاتر قسەی لەسەر بکەین با فێری ئەوەش بین کە چۆن مناڵ مەساجی بۆ بکەین. ئەلبەتە هەندێک لە تەکنیکەکان ئێوە ئەتوانن ئەنجامی بن دانێ بۆ هەندێکیان پێویست کات سەردانی کەسانی پسپۆرکەن بۆی کە باشتر بتوانن دەرەقەتی تەکنیکەکان و جۆڵەکان بێن. ئەمانە کامانن چۆن دەتوانن سوودی لێ ببینن. ئێمە زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بەجێ ئەهێڵین بۆ مامۆستای چیمەن ساڵح کە بەڕێزیان پسپۆڕی تەندروستی کۆمەڵن و هەروەها مامۆستای زانکۆشن و دوای ئەوەی کە بە خێراتنی ئەکەی مامۆستا چیمە زۆر سپاس کە چون بابەتەکە پەیوەندی بە منداڵەوە هەیە مامۆستا چیمەن زۆر جار دایک و باوک هەتاکو لە بابەتەکە دڵنیان نەبێتەوە لانەیە ڕوو نەکاتە بابەتەکە کاتە هەر با سەرەتا بەمەوە دەست پێ بکەین کە مەساجکردن بۆ منداڵ لە ڕووی زانستیەوە چ سوودێکی سەلمێنراوە؟ سلااو لە ئێوە سلااو لە بینەرانمان. مەساج زۆر شتێکی باشە بۆ مناڵان بەداخەوە لە لای ئێمە کەمە ئێستا وردەوردە خەریکە لە شوێنەکان زیادەکە بەمەرجێک مەساجکردن پێویستی بە کەسی پسپۆڕ نییە تەنها دایکە کە خۆی ئەتوانێت لە ماڵەوە بیکە ئەتوانێت ڕۆژانەش و پێویستی شەبیکە ڕۆژانە. زۆر بە سوودی شە بۆ مناڵەکان مەساجکردن نەک بتەنیا بۆ مناڵ باوەڕتان نەبێ حتا بۆ گەورەش ئەو نەخۆشی کە هەیە کە پێڵێن مەڵتی سکلۆرۆسس یعنی زۆر ڕقبوون لە گەورەی یا زۆر جارێ ئازار و پشت ئێشە و ئەمانە کە ڕوئەیە زۆربەی کاتەکان هی ڕقبوونی جەستەمانە لەبەرەوە لە مناڵە تەنانەت لەوانەی کە بە نەبەکامیشن کە ئەبێ پێویستە مەساجیان بۆ بکرێ بەڵام ئەبێ کات و شوێنی هەڵبژێرێ لە چ کاتێکە مەساج بکرێ بۆ مناڵەکان کاتی دیاری کراوە بەڵێ بەس باسی سوودەکان بکەین لە پێشە ئەم مناڵەوە لێەکە جوڵەی باشتر بێ یعنی جوڵەی مناڵ باشترەکە بۆچی ئێمە ینی ئێستا دەرکەوتوڵێن بێشکە خراپەوانە لە برەوەی ئەها مناڵەکە قەیدەکە ناهێڵێ بجوڵێ بەڵام ئەم مەساجەوە کا مناڵ بجوڵێ دووەم لە ڕێگەی ئەم جوڵانەیەوە گەشەی باشە بێت هەروەها هۆرمۆناتی سترێس یعنی ئەوەی کە وای لێ ئەکا سترێس نەبێ وای لێ بکا کە ئارام بێ ئەمەش هەروەها یارمەتی هەرسکردنی خواردنەیە ئێمە ئەزانین ساڵی یەکەم یعنی خێراترین گەشەی مناڵەکەیە کە لە 6 مانگی یەکەمە مناڵ 2 ئەوەنەی کە یعنی ئەبێ لە دایگۆزنی چەندێکە لە 6 مانگی یەکەمە ئەبێ بە 2 ئەوەنە لە 6 مانگی دووەمە ئەبێ بە 3 ئەوەنە ئەم گەشەکردنە بەهۆی خواردنەکەیەتی ئەگەر خواردن باش هەرس بکە کەواتە مناڵەکە زووتر گەشەکە هەروەها ئەو ئازارانی کە بۆ مناڵ دروستە بێ وەکو غازات لە سکیاک و ئەبێتەوە ئەمانە هیچی نامێنێ و دەستەکە مناڵەکە بەگەشی لە مناڵیەوە یعنی دایکەکە کە شیر هەیە بە مناڵەکەی دوجار ئەیا بەسەر شانیان بە شێوەیە لە شێوەکان دەست بە پشتیا هێنێ یاخواڵێ شۆڕی مەکەرەوە بە شیرەکە نەیەتەوە جارێکی تر لەگەڵ ئەوەی کە دەست بە پشتیانێ قاوبوونەوەیشی لەشی ئەو منداڵەیە کە بۆی کە پشوبات ئەمە لە سەرەتای تەمەنەوەیە ئەمە چۆن گرنگی پێ بدرێ کە بەردەوامی هەبێت بەردەوام بۆ مناڵەکانی قۆناغەکانی تریش خۆیانم یعنی ئەمە مەساجکردن ناوەستێتەوە بۆ هەر تەمەنێک بەکاری بێنی شتێکی زۆر زۆر باشە هەتا ینی تەمەن تەواوە بێ بەس لەم لە دایکەکە کە ئەو کاتی مناڵەکەش ئاوالێکە ئەمە هەم ڕیلاکسێکیشە بۆ دایکەکە یعنی کۆنتاکت نزیکبوونەوەیە لە دایک و مناڵەکە لەبەرەوە ئێمە ئێستا یعنی لە کاتی مەساجیشە نابێ دایکەکە یعنی کاتێک دایکەکە دڵی تەنگە یا عاجزە نابێ مەساج بکات بۆ مناڵەکەی ئەو کاتی مناڵەکە تووڕەیە ئەگری عاجزە نابێ یعنی حتا لە یا برسیە ئەبێت 45 دقە دوای خواردن کاتێک مناڵەکە 45 دقە بەسەر خواردنەکەی ڕۆشت بێ ئەنجا مەساجی بۆ بکرێ یان پاش حەمام زۆر زۆر باشە لە کاتێکە کە مناڵەکە ئەهێنیتە دەرێ لە حەمام هێشتا پێستی تەڕا یعنی ئەو تەڕیەی تایە دەست بکرێ بە مەساجکردن بۆی یان کاتێک لە خەو هەڵەسێ
کاتێک کە مناڵەکە لە خەو هەستاوە بەس سوێ نەبێتەوە منە بگریت وەر مەساجەکەی بۆ بکەیت و شار بگریت زۆر جاشتی وامان مناڵەکە پێت ئەڵێ مەساجەکە بەسە یا بەس نییە چونکە لە کاتێکا کە ئەیشێلی ئەگەر ئاوایی کرد خۆی خستە بە ئەم لاولا ناوچەوانی گرش کرد زانیت شتەکە ناڕەحەتە ئەبێ یەکسەر لەویا دایکەکە ڕابوەستێنێ یعنی ئەگەر پێشتری جوانە بوو بێ لە کاتی مەساجەکە وای لات ئەبێ ڕای بگریت و هەڵیگری بۆ کاتێکی کەی کە مناڵەکە من بیستماڵەن هەر مناڵۆلانێ بە کۆمەڵک لە جۆڵەکانیش مرتاح بێت بەڵێ حتا ئێمە جوڵەکانیشمان هەمانە بەسەری پەنجە یعنی هەر پیاکێشانی حتا بۆ کەسانی گەورەش تۆ کە دانیشتوی لە سەری تەلەڤیزیۆنێک یەک سەیری شتێکەکەی ئەم جوڵەیە کە ئەیکەی ئاواهی واکە کە هەست بێنیتەوە و چۆن یەکێکی خەوت و یەکێکی بوراوە بە خەبەرهێنیتەوە ئەو تەفتەقەیی کە پیاکێشی بە هەمان شێوە کە بە مناڵیشە بەس تەبعاً هی مناڵە بێ زۆر بە هێواشی و لەسەر خۆ بێ و تا بیشکرێت بە شێوەیەکی دائیری ئەوەی کە سا لە وێنەکان نایبینین ئەم خانمە و مناڵە مەساجی بۆکات بەڵام هەستەکەین لەشی مناڵەکە چەورە ئەبێ کرێمێک یاخۆر ڕۆنێکی تایبەت زەیتێک بەکاربێنی بۆی کە هەر زەیتێک بێ ئەتوانین بەکاریبێنین بە مەرجە زەیتێک بخورێ زەیتی سەوزە و میوەکان باشترە هی گوێز و ئەوانە بەکارنێنێ چونکە لەوانەیە حساسیت دروست بکە بۆ مناڵەکان یعنی هەر زەیتێک بخورێ بۆ مناڵەکە بەکاربێن نابێ زۆریش بەکاربێنرێ بۆ دەست و چاوی مناڵەکە بەکارنێنی نەوەک بچێتە چاوی ئەمەی بینین زۆر لەسەر خۆ مەساجی بۆ کاتچکە زۆر جار ئێستا لەوانەیە بینەرەکانمان دایک و باوکان ئەڵێ پەلەکانی مناڵ نابێت زۆر زەختی لێ بکەی ڕای پێشی لەوانەیە گرفتێک بۆ چاوی دروستکات ناخود گرفێ بۆ جەستەی دروستکات چەند گرنگە بە شێوازێکی زانستی مەساج ئەبێ زۆر بۆیە یعنی ئەڵێن نابێ دایکیش ئەبێ دایکەکەش ئارام بێ ئەو کاتێک کە هینەکە ئەنجا باشتریشە دایکەکە لەو کاتەیە گۆرانیەک بۆ مناڵەکە بڵێ ناوی مناڵەکە چەند جارێک بهێنێتەوە کوڕەکەم کوڕە بچووکەکەم ئەوانەیان حتا ئەتوانێت حکایەتێکی بۆ بگێڕێتەوە یعنی ئەوە نەبێ بڵێ ئەم مناڵە هەستی نییە هەست بە دەنگی دایکەکە کە هەست بە ریلاکسێکە ئەتوانێت پێی بڵێ ئارام بە یعنیار بە ئینگلیزی ریلاکس بە سەوتێکی هادێ بۆ ئەوەی مناڵەکە بەم سەوتە هادێ بێتەوە زۆرێک لە هەستەکان هەڵ بدرێت کە لەم کاتەیە سوودی لێ بڵێ حتا وش کەلیمەی وش کە مەسەرەن کە هایەکێ دەنگ زۆرەکە پێڵێ وش ئەم وشە بۆ ئەوەیە کە بەێواشی وش بۆ ئەوەیە مناڵەکە تەواوی پێی ریلاکس دەبێ چونکە هەستی بە تایبەتی لە مناڵی بچووکە ئەو هەستەی یعنی ئەو دەنگی گوێلێ بووە لە ناوسکی دایکە ئێمە کە گفتوگۆکەین من هەست بە ئارامی ئەەکەم جابێت و ئەو دایک و منداڵە تا چەند سوودی لێ ببینە ئێستا بە کردداری عزیێت کێشی نیشانمان بێ جوڵەکان چۆنە بۆ هەریەک لە گرفتەکان ئەم جوڵانە ئەبێت چی بێت فەرمو ئەگرە یەکەم جار کە بیستمان ئەو یعنی شوێنێک هەڵبژێرین ئەبێ ئەو شوێنە جوێکی شبه گەرمی هەبێ یعنی نابێ گەرم بێ نابێ سارد بێ یعنی بێ مناڵەکە ڕوت بکرێتەوە ئەبێ مناڵەکە ڕوت بکرێتەوە ئەبێ لە جوێکی مەسەن ئێستا جوێکی ئەتیادی کە من سەرمام نیەتایە ئەبێ جوێکی وا دروست بکرێت ئەگەر لە کاتی زستانەیان کاتێک زانیت شوێنەکە ساردە ئەتوانرێ هیتەرێک شتێک لە دوورەوە دابنرێ نابێ لە نزیک و نابێ لە سەر مناڵەکەش دابنرێ چونکە نەوەک ئەو گەرمی و ئێمە لەو کاتەیە زەیت بەکارهێنین ئەزێتی پێستی مناڵەکە بین لەبەرەوە ئەگەر ئاگرداگیر سێنرایان لە شوێنێکا بوو ئەبێ دووری مناڵەکە بێ باشترە مێزێک شتێک دابنرێ و دایکەکەش پێش ئەوە ئەبێ دەستی بشوە ئەبێ ئەگەر بڕوان یعنی من ئەمڕۆ هیچ مجەوهرات و هیچ مستیلە و هیچ بازن و ئەمانەی هیچ لە سەعات هیچی لە دەستانە بێ هەروەها نینۆکی دایک نابێت تیژ بێ ئەبێ نینۆکی کرا بێت ئەمووی بۆ ئەوەی عزیێتی پێستی مناڵەکەنەیە لەو کاتە ئەهێنین وتمان جێگەکەش کەزانی مانجەوێکی معتەدیلە ئاساییە ئەنجا ئەهێنین ئەو شوێنەی کە بۆ مناڵەکە حازریەکەین پێویستە خاولیەک شتێکدا بخرێ بۆ ئەو مناڵە بۆ ئەوەی هەم ئەو شوێنەی کە دامان ناوە یعنی مناڵەکە ئەو شوێنە پیس نەبێ هەم مناڵەکەش بە ئارامی لە شوێنەکە لە ئەو شوێنەیە دانیشێ بەڵێ ئەتوانین دابی لە مناڵەکە بکەینەوە ئەشتوانین پێوەی بێ چونکە منطقەی تەناسولی یعنی هی مناڵ نابێ بە هیچ جۆرە مەساجی بۆ بکرێ و ئەگەر مناڵ ناوکی نەخست بوو نابێ زەخت بخەینە لای نزیکی ناوکی نابێ نزیک بکەوینەوە نەکا خوا نەخواستە لە کاتی ئەو مەساجەیە
ببێ بەهۆی نەزیف و بە ینی هی دروستکردنی برینێک بۆ مناڵەکە لەبەرەوە کە سەرەتای تەمەتین ناسکە و بەڵێ بەس یعنی کە لە مناڵەکە گەورە ئەبێ و ناوکی فڕەیە ئیتر کێشەی نییە بەس لەو کاتەیە حەزەرەکەین کە کاتی ناوکی مناڵەکەی بەڵام منطقەی لەشی مناڵەکە ناو لەشی مناڵەکە بە هیچ جۆرە مەساجی بۆ ناکرێت کەواتە چیەکەین یەکەم جار دەستەکەین بە ڕوودکردنەوەی مناڵەکە بگورن ئەم بووکە ڕقیشە ناتوانرێت زۆر هێنی لەسەر بکرێ بەڵام ئەمە ئەوایە یعنی بووکێکی نەرمتر بێ بەم شێوەیە مناڵەکە بەرامبەری خۆمان یان بەم شێوەیە دائنین ئەبێ مناڵەکە چاوی لە چاوی دایکەکە بێ یعنی بۆ ئەوەی ئەوەی پێڵێن ئای کۆنتاکت چاوی لە تۆ بێ بۆ ئەوەی بزانێت چێکیت و هەمیشە بەدەم ڕوودکردنەوەشی گۆرانی بۆ بڵێ یا گۆرانی یا ئەوش یا ناوی خۆی یا حکایەتێک چەند ساڵە بێت مامۆستا هەتا مەبەست مناڵەکە 2 ساڵ بێت 3 ساڵ بێ ڕانە هاتوێت تۆ تازە بێتەوە دەستکەی بە مەساژکردنەوەی ئەویش ئەتوانی بڵێ وەکو یاری بە مناڵەکە بڵێ وەرە بە بەس طبعا لە مناڵی گەورەیە ئەبێ یعنی هینی دانەکەن جلی ژێرەوەی دەرپێ کورتەکەی لەبەرەوەی لە مناڵیەوە ئەبێ مناڵ فێر بکرێ کە ئەمە پارێزگاریە و کەس بۆی نییە سێری بکە کەسینی نییە حتا کە دایکیش ئەیشوە لەو کاتەیە ئەبێ نابێت دوو مناڵ پێکەوە بە ڕووتی پشۆرێ ئەبێ مناڵێک پشۆرێ ئەنجام مناڵی دووەم لەبەرەوەی دوایی بۆ گەورەی بە بەرگێ چەڵی سێکسی و ئەوانە لە مناڵەکە ئەبێ ئاگاداربی بەڵام لە مناڵیەوە بچووکە ئەو کێشەیەمان نییە دوای ئەوەی کە مناڵەکە جلەکانیمان داکەن وەکوتم هەر بە گۆرانیەوە کە پێڵێ ئەتوانی قاچەکان بەرزکەیتەوە بەم شێوەیە ئەو زەیتەی کە ئەمانەوەیە بەکاری بێنین کاتێک کە یەکەم جار ئەو زەیتە بەکار ئەهێنرێت ئەبێ یەکەم جار لە شوێنێکی مناڵەکە یەک تۆزی بی بزانی سووربوونەوەیە یان شتێکی هەستیاریەک بۆ مناڵەکە دروستە ئەگەر زانیت هەستیاری دروست نەکرد ئەوە ئیتر ئاساییە باشترینیش لە ڕۆنەکانیش زەیتی گوێزی هەندیە گوێزی هەندی هەم پێستی مناڵەکەش ئەکاتەوە یعنی باشە بۆی کونیلەکانیش داناخە ئێستا مناڵ هەر خۆی لۆشەنی تایبەتی شانێ بەوەش ئەکرێ بڵێ ئەو منراڵەکە ناباش نییە بەڵام هەیە فعلەن هەر زەیتی تایبەتە بۆ شێلان بۆ مەساجی مناڵ ئەوە ئاساییە بڵێ ئەتوانرێ بەکار بهێنرێ لەکوێ ئێمە دەست پێکەین دوایە کە مناڵەکەمان دانا هادیئمان کردەوە ئەزانین کە ئەم مناڵە هادی ئەو حازرە و ئامادەی و ئێمەش ئامادەین لەکوێ دەست پێەکەین ئەتوانین یەکەم جار ئاوا تۆزێک دەستبێنین بە مناڵەکەیە بەس بۆ ئەوەی هادی بکەینەوە پێی بڵێن ئارام بە کوڕەکەم یا کچەکەم ئارام بە یان ناوی مناڵەکە چییە بێنەرەوە ئارام بە من شێلانە بۆکەم دی پێکەوە ئێستا شتێکی خۆشەکەین ئەتشێلم تۆ پێی ئارامە بیتەوە زۆر خۆشە ئەگەر ئازاری کرد هەبێ ئەڕوا غازاتی ناوسکرد نامێنێ بۆ زمانی کە خۆت زمانێکی دایکانە مامۆسا لەگەڵ ئەوەی کە بەڕێز ئاماژەی پێی لەوانەیە ئەمە زۆر بۆ دایکەکان گرنگ بێت ئەم ئەنجامی کردارە تا چەند گرنگا بووی ئەو دایکانش هۆشیاریان هەبێ ئەم مناڵەی لەبەر دەسە بەڵام کچێکی بچووکتریشی هەیە زۆر کات ئەمە لەگەڵ ئەنجامدانیەوە ئەمەەی بەمەوە سەرقاڵە جاری وایە لەوانەیە گرفت بۆ مناڵەکە دروست بێ خۆی پێشێتەوە یان بکوێتە خوارەوە تا چەند گرنگە لە کاتێکی تایبەتە ئەم کردار بەڵێ ئەبێ زۆر ئاگادار بی ئێمە و کەوتمان شوێنەکە بێ بکەین نابێت لە شوێنێک بێ ینی مەسەن ئێستا ئەم جێگەیە ئەگەر من لە ماڵەوە بێ قەت من لێرە نایکەم ئەبێ جێگەیەکی تایبەت ئەتوانرێت لەسەر سیستەم ئەتوانرێت لەسەر فەرش ئەو کاتە دایکەکە ئەتوانێت خۆشی بە ئارامی دانیشێ یعنی نابێت بۆیە ئێمە وتمان کاتێک کە زەیتیش بەکارهێنین بۆ دەستی مناڵەکە لە بەروی لە کاتێکە کە ئەیگرین نەکا لە دەستمان بکەوێ لە بەرەوە وتمان بۆ ناو لەپی و دەستی مناڵەکەش زەیتەکە بەکار ناهێنین مەز ئەگەر ینی کەمێک دەستمان چەوت بێ ئەگەرینیش بوو ئەتوانین پەڕۆ لە لای خۆماندانین بۆی بسڕین نابێ لە کاتی زەیتیشە زیاد دەڕەوی لە زەیتەکە بکرێ ئەبێ ئەوەنە بکرێتە ناو لەپی دایکەکە و دایکەکەش چەند جارێ دەست ئاوا لێ بکە ئەم دەست بە یەکا خشاندنە واکە گەرم ببێتەوە چونکە ئەگەر تۆ ئەبێ دایکەکە هەست بە دەستی خۆی بکە ئەگەر دەستت سارد بێ زۆر جار هەیە زۆربەی دایکەکانەوانەی کە کەم خوێنن دەستی ینی سەرپەنجەکانیان زۆر ساردە ئەو کاتە ئەبێت چەند جارێک بەناو لەپی خۆی وەهای لێ بکە بۆ ئەوەی گەرم ببێ حتا لە کاتی مەساجە نابێ خەتووکەی مناڵەکەش بی زۆر جار هەیە دایک لە کاتی بۆ سەحبەت ینی خەتووکەی مناڵەکە لەو کاتەیە نابێت چونکە تۆ بۆیە مناڵ مەساجی بۆکەی بە تەواوی ریلاکس بێ جوڵەکان چی یەکەم جار لە زۆر نەماوە لە ژێرپەی مناڵەکەەوە دەست پێ ئەەکەین بە شێوەیەکی
لە بنی پێی مناڵەکەەوە بۆ سەر پەنجەکانی بە شێوەیەکی دائیری بە شێوەیەکی دائیری یعنی لەم لێرەوە ئاواهی لە پەنجەکانیە ئەتوانی پەنجەیەک دوای پەنجەیەک بەم شێوەیە بۆی بکەین نابێت پرێشەر یعنی زەختی زۆر بخینە سەرینی مناڵەکە هەتا ئەتوانین ئەبێ لە سەرخۆ هادێ هینی مناڵەکە بکرێت دوای ئەوە ئەهێنین بە شێوەیەکی دائیری یعنی ها بە پەنجەیەک پەنجەی مناڵەکە پەنجەی قاچی یەک پەنجەی قاچی لە پەنجە گەورەوەین بۆ پەنجەی بچووکی دوایی دیسانەگەڕینەوە بۆ پەنجە گەورەی دوای ئەوەی کە ئەمە ژێکپێکەمان تەواو کرد عادەتەن بۆ هەر پارچەیەکی لەش دقەیەک باشە هەموو کاتەکە یعنی کاتی بۆ ڕابگری 10 دقە بۆ نیم سعات مناڵەکە بەستە یعنی لەوە زیاتر نابێ بکرێت دوای ئەوەی کە ژێرپی مناڵەکەمان شێلە یینە سەر قاچی دیسان کە قاچمان چەور کردووە بە شێوەی چۆن بگوانی ئاژەڵەکان یعنی شیریان ئەدۆشرێ بەم شێوەیە بتوانین بیکەین لە قاچی مناڵەکەەوە یعنی لە ڕانیەوە بۆ کوێ بۆ بنی قاچی هەم جوڵانە بە هێواشی و هەمووی بە هێواشی ناوێت لە بەروی ئەو منداڵە بە پەنجەکان بەڵێ هەتا مناڵەکە بچووکتر بێ تۆ ئەبێ هێواشتر بی لەگەڵی بەم شێوەیە بەکاری ئەهێنی کە ئەوە بە شێوەی شێلان دوای ئەوە کە یعنی طبعا هەردوو قاچەکە یا ئەتوانین ئەگەر مناڵەکە بچووک بتوانامان هەبوو ئەتوانین هەر قاچەی بە دەستێک بیکەین یان ئەتوانین قاچێک بە هەردوو دەست بکەین و دوای ئەچینە سەر قاچی دوای ئەوە کە چواردەوری ئەژنۆی مناڵەکە بەم شێوەیە ئەشێلین ئەمەش بۆ ئەوەی نەرمبێ ئەمانە بەڵێ لە بەشی خوارەوەی هەروە بە یعنی بە پەنجە و بە جەنتڵی ئەیکەین بە شێوەیەکی دائیری یان ئەتوانین بە پەنجە وەکو پیاکێشانێکی هێواش ئەم پیاکێشانە هێواشش وەکوتم یعنی کە مناڵ بە ئاگا ئەهێنێتەوە ئەمەی بۆکەین دوای ئەوە کە کردمان بمبورن ئێستا ئەم بووکە قاچی ناجوڵێ هەر یعنی قاچی ئەنوشتێنیتەوە و هەردووکی پێکەوە ئەیبەی بۆ لای سکی بەم حرکەیە ئەگەر هەر غازاتێ شتێک لە سکی مناڵەکە هەبێ یەتە دەرەوە باشە ئەمەی کە ئەم حرەکانت بۆ بەڵێ کە قاچی چێلا کە ئەمانەی چێلا ئەنجا این یەکەیت ئاواهی یعنی نوشتێنیتەوە و نوشتانەوەکە ئەبەی بەرەوسکی بە هەردوو دەستت هەردوو قاچی پێکەوە نابێ قاچێکیان ئەمە چەند جارە بێ ئەوە تکرارکەیتەوە یەک جار دوو جار بەستە بۆ ئەوەی کە مناڵەکە ئەگەر غازاتی هەبێ یەکسەر لەو کاتایەتە دەرەوە کە قاچەکەمان تەواو کرد یینە سەر سکی مناڵەکە نابێ ئەبێ لە ژێر فەقەراتی مناڵەکە نابێ بچینە سەر گەدەی مناڵەکە لە بەرەوەی نەکا زەختی لێ بکەین بێتە هۆی ڕشانەوەی مناڵەکە ئەمیش بە هەمان شێوە ئەتوانین بەسەری پەنجەمانیان بە پەنجەی گەورە بە شێوەیەکی دائیری بە شێوەیەکی دائیری و بە هێنی سەعات چۆنە جوڵێ لەم یعنی لێرەی مناڵەکە ئەوە ئەچین بۆ سەرەوە دوایی بەم شێوەیە و یینەوە خوارەوە ئەمەش یەک دوو جار بەم شێوەیە ئەکەین یا ئەتوانی بە شێوەیەکی خڕ یا ئەتوانین بە پێی پێستی مناڵەکە و حساسی مناڵەکە ئەتوانین ئاواهی لێ بکەین ئەمە یارمەتی جوڵەی ڕێخۆڵەکانەکە یعنی ئەمە وەکو مەساجێکە بۆ ڕێخۆڵەکە بۆ ڕێخۆڵەی مناڵەکە بۆیە ئەڵێن یارمەتی بۆ هەرسی مناڵەکەش ئەیا بەڵێ بەس وەکوتم ناچینە سەرگەدەی مناڵەکە لەژێر پەراستوی مناڵەکە هەر ئەوەی کە پێڵەن تەمی یعنی ناوسکی مناڵەکە بەم شێوەیە بۆ سکیشی ئەشێنین دوای ئەوەی کە سکمان تەواو کردینە سەر سنی سنی مناڵەکەش بە هەمان شێوە لەسەرەوە بۆ خوارەوە بەم شێوەیە ئەتوانین ئاواهی بەم شێوەیە لێ بکەین یا ئەتوانین بە هێواشی بە جەنتڵ یعنی زۆر بە هێواشی لەسەرەوە بۆ خوارەوە بەشی دەرەوەی بشێلین دەستخۆش بێ مامۆساکاتەکەمان بەرەو کۆتایی ڕواگەر بەشەکانی کەشمان پێ بڵێ ئەوە ئینە سەر قۆڵەکانی بە هەمان شێوەی قاچەکانیمان چۆن کرد بە شێوەی وەکو چۆن ئەدۆشی بەم شێوەیە دەستی مناڵەکە ناولەپی و پشتی دەستی و ئەماناکەین دوای ئەوەی هینە سەر دەموچاوی مناڵەکە بە هیچ جۆرێک سەری مناڵەکە بە تایبەتی لە مناڵی تازە بوو تا 4-5 مانگ هەتا سەری ئەمە هێشتا ئێسقانەکانی یەکی نەگرتووە ناچینە سەر بەشی سەرەوەی یعنی ئێرەی سەری دەستکاری ناکەین بڵێ لە ناوچەوانی مناڵەکەەوە لە بینی هەردوو برۆیەوە ئەوە ئەیهێنین بۆ خوارەوە بەم شێوەیە و هەتا بۆ دەموچاوی مناڵەکە دوایی لە چەناگەیەوە بە هەمان شێوە لە سەری لوتیەوە لە بینی چاوی بە هێواشی بۆ دەرەوە یعنی ئەها لە ناوڕاستی یەکچۆن بڵێ ئالێرەیەوە بۆ ژێرەوەی بەڵێ بەم پەنجەیە ئەتوانین
یان مەساجێکی دائیری بچووک هێواش یان ئەوە تا بە حاڵ بە پیاکێشانێکی هێواش ئەمەی بۆ ئەەکەین یینە سەر گوێچکەکانی کە دیسان ئەوەش گوێچکەکانی زۆر مهمە پەڕی گوێچکەی مناڵەکەش بە هەمان شێوەی هەتا خوارەوە مەساجی بۆ ئەکرێ هەتا بۆیە حتا یعنی لە طبی هەندیەکانە ئەڵێ کە ئەمە یعنی گوێچکە ڕاکێشانیش بۆیە یعنی گوێچکە ڕاکێشان هاتووە بۆ ئەوە خۆی نابێ ڕاکێشتە مەساجێکی بچووکی بۆ کرێ ئەم مەساجە بە ئاگاتە هێنێتەوە حتا ئەوەنی ئەڵێن مناڵیش زیرەکترەکە لە برەوەی هینەکە دوای ئەوەی کە ئەمەمان تەواو کرد سەری بە شێوەیەکی دائیری بە شێوەیەکی دائیری ئەتوانرێ بشێرێ بەڵام کوتم ناچیتە سەرەوە کە ئەمەمان تەواو کرد مناڵەکە ئەتوانین بخەین بەسەر دەما ئەو کاتە دەستی ئاوا بێ بۆ ئەوەی مناڵەکە سەری ئاواهی بێ ینی لەبەر خنکان نوشتی ئەگەر مناڵەکە بچووک بوو ئەتوانین سەری بخەینە سەر لایەک ئەم پشتەوەی سەریشی بە هەمان شێوە ئەتوانین مەساجی بۆ بکەین دوایی نەسەر پشتی مناڵەکە پشتیشی بە هەمان شێوە ئەیهێنین هەتا خوارەوەیان بە تەبتەبەی بچووک ینی ئاواهی ئەتوانین ئاوایش بەکاری بێنین هەتا ئەگاتە ژێرپێی مناڵەکە هەروەها سمتی مناڵەکەش بە شێوەیەکی دائیری ئەتوانین بیشێلین ئیتر ئەوە لەو کاتە شاوکتم زۆر گرنگە کە دایکەکە هەمیشە گۆرانی بۆ مناڵەکەی بڵێ و هەر کاتێکیش زانی مناڵەکە ئیزعاج بوو بێتاقەت بوو خۆی خستە سەرپشت ئەبێ یەکسەر مەساجەکە بۆ ئەستێنێ دەستەکانی خۆشەوە مەسا زۆر زۆر سپاس